نرخی بنزین لە شارەکانی هەرێمی کوردستان بەردەوام بەرز دەبێتەوە. حکوومەتی هەرێم و حکوومەتە خۆجێیەکان دەستەوەستان و بازرگانەکان بەردەوام نرخەکان لەسەر هاوڵاتیان گرانتر دەکات. با پێی بەدواداچوونەکانی پەیام بەشێکی بەرچاوی بنزینی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمدا بەرهەم دەهێنرێت. بەڵام بە نرخێکی گران لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە. ئەوەش بەهۆی قۆڕکردنی لەلایەن چەند بەرپرسێکی دەستڕۆشتووی ناوچەند بنەماڵەیەکەوە. ئەوەی ئێستا کراوەتە بیانووی گرانبوونی بنزین بەرزبوونەوەی نرخی نەوتە لە جیهاندا، لە کاتێکدا لە هەرێمی کوردستان بنزین بۆ بەشێک لە ناوچەکانی عێراق بەرهەم دەهێنرێت. بە پێی بەدەڵەچوونەکانی پەیام سێ پاڵاوگەی سەرەکی لە هەرێمی کوردستاندا نەوت دەپاڵێن و بنزین بۆ شارەکان و ناوەڕاستی باشووری عێراق بەرهەم دەهێنن. ئەوانیش پاڵاوگەی کار و قەیوان و لانازن. سەرکۆ ئازاد گڵاڵی بڕیاردەری لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان لە نووسینێکدا ڕایگەیاندووە. ئەو پاڵاوگانە بنزین بە 450 دینار لە شارەکانی عێراق دەفرۆشن، کەچی لە هەرێمی کوردستان دەیدەنەوە بە 900 دینار. بڕیاردەری لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمان ڕایگەیاندووە پاڵاوگەی کار لە هەولێر ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت دەپاڵەوێت، 25,000 دەداتەوە بە عێراق و 25,000 بەرمیلیش بۆ ناوخۆ دەپاڵەوێت. ئەوەی بۆ عێراقی دەنێرێتەوە لیتری دەدرێت بە 450 دینار، بەڵام ئەوەی بۆ ناوخۆی هەرێم دەپاڵەوێت لیتری دەداتەوە بە 800 تا 900 دینار. هەروەها دەڵێت لە پارێزگای سلێمانی پاڵاوگەی بازیان کە سەر بە کۆمپانیای قەیوانە ڕۆژانە نزیکەی 40,000 بەرمیل نەوت و بنزین دەپاڵەوێت و دەنێرێتەوە بۆ عێراق. پاڵاوگەی لاناز ڕۆژانە 30,000 بەرمیل نەوت دەپاڵەوێت و نەوتەخاوەکە لە سووریا دەکرێت و بەرهەمەکەی لە بازاری هەرێمی کوردستان دەفرۆشێتەوە بە نرخی بازار کە لە ئێستادا 800 بۆ 900 دینارە. ئەو پەرلەماندارە دەڵێت واتای چی عێراق نەوتەکەی لە هەرێم دەپاڵەوێت و بیباتەوە لای خۆی بیدات بە 450 دینار، کەچی لە هەرێم بە تەنیشت پاڵاوگەکانەوە نرخی بنزین 800 بۆ 900 دینار بێت. ئەمە لە کاتێکدایە ئەو پاڵاوگانە دەتوانن پێویستی ناوخۆی سوتەمەنی دابین بکەن و حکوومەتی هەرێمیش ئەو نەوتەی هەیەی هەنادەی نەکات، بەڵکو لە ناوخۆدا ساغی بکاتەوە، لەلایەک پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە و لەلایەکی تریش داهاتێکی زۆرتری دەست دەکەوێت. بەو پێی لە هەناردەکردنی نەوتە خەرجێکی زۆر لەسەر حکوومەت دەکەوێت. بە پێی زاناریەکان پاڵاوگەی کار توانای بەرهەمێنانی 4,500,000 لیتر بنزینی هەیە. پاڵاوگەی قەیوان توانای بەرهەمێنانی 2 ملیۆن لیتر بنزینی هەیە. ئەمە جگە لە پاڵاوگەی لاناز کە بەم دوایانە دامەزرێنراوە.